لە هۆڵی بەدیعەدار تاشی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە مەراسیمێکی تایبەتدا دابەشکردنی خەڵاتی ساڵانەی دانا ڕەئوف بۆ شانۆنامەی کوردی بەڕێوەچوو. هونەرمەند دانا ڕەئوف لە پێناوبەخشینی شانۆنامەی کوردیدا ساڵانە ئەم خەڵاتانە دەبەخشێتە براوەکان. قەشارەکانی سێکوچکەی تراجیدیای ڕۆنامی هەموو سپۆنسەری خەڵاتەکە لەو پارەوەیەت کە خەڵاتی دانا ڕەئوف ساڵانەیە، ئەمە ئیمساڵ سێهەم ساڵێتی و هیوادارم بتوانین بەردەوام بین هەتایە. ئیمساڵ خۆشبەختانە دوو کەس خەڵاتەکەی بردوتەوە، خات و ئەژین فەهمی لە سۆران لەگەڵ کاک کۆرش لە باشووری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنەی خۆشەویستەوە. بەڕاستیمە جێی خۆشحاڵیە بۆ من کە خەڵاتەکە توانیوێتی پەل بەهاوێ تەنها هین نەبێت تایبەت نەبێ بە باشوورەوە هەموو کوردستان بگرێتەوە. من زۆر خۆشحاڵە بۆم ساڵانی تر لە باکوورەوە لە ڕۆژاواوە خەڵکانێک کە بن بەشداری ئەم خەڵاتە بکەن. خەڵاتەکەش تەنها و تەنها لە پێناوی برەودانە بە دەقی شانۆی کوردی بە شانۆی کوردی هیچ پەیامێ یان هیچ شتێکیکەی لە دواوە نییە، تەنها و تەنها پەیام و هەدەف و ئاواتی ئەم خەڵاتە ئەوەیە کە شانۆی کوردی و دەقی شانۆی کوردی بەرەو پێشەوە بەرێت. ئەم شانۆنامەیە وەکو خۆی بەشی ئەمەلی نامەی ماستەرەکەی من بوو. کاتێکە پێشکەشم کرد مامۆستایان و دادوەرانی کۆڕەکە زۆر بەلایەنە و شتێکی باش بوو. یەکسەر هانیاندام و وتیان پاڵپشتی لەکەین کە بڵاویکەیتەوە ئەمانە. بەڵام ئەوەی ڕاستی من زۆرم پێخۆش بوو کە یەکەم شانۆنامەی من بە زمانی کوردی بێ بۆیە هەردام ناو لە خەیاڵ مامەوە بۆ بە کوردی بڵاوی بکەمەوە، چون هاوکات بە کوردی و فارسیش نووسی بوو. هەتاوەی کە ئەم ئاگام لێ بوو کاوا خەڵاتێک هەیە و ناردم بەڕاستی و دەستخۆشی و لێژنەیەکەم بازم لێژنەیەکی 56 کەسن کە ئەو شانۆنامەی منیان هەڵبژاردووە و ئیستش بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ من و دڵنیام ئەم خەڵاتەش نەتەنها بۆ من بۆ هەموو نووسەرێک بەتایبەت لە بەشی دەقی شانۆیە زۆر شتێکی گرنگە، ینی تینوگڕێکی تازە بەخشێ و ئەم ئەرکەی کە کەبر و بەتایبەت بەڕێز کاکدانایکە لە هەموو دنیاە بنکەیەکی دەوڵەتی یعنی بڵین دەسەڵات لە پشتیوەتی بەس ئەمان خەریکن ئەرکێکی زۆر هێنە گێڕن و من بەو باوەڕەم کە کاریگەریکی زۆر گرنگیە بێ لە داهاتووە.